حکوومەت باس لەوە کاڵێ سندوقی داهاتەنەوتەکان دامەزرێنین ئەم سندوقە ئەمە دەیان ساڵە باسەکرێ نەدایان مەزراندووە نەداشێ مەزرێنن لە دەمانگەنان تواری سندوقێک دامەزرێنن وتیان چاکسازیەکەین لە سیستەمی باجا کووە ئێستاش کۆمپانیا زەبەلاحەکان نەک باج نادەن قەرزاری حکوومەت قەرزەکەش نادەنەوە لەم بێ پارەیە ئەی حکوومەت ناتوانێت دەست بەسەر کۆمپانیاکانیانە بگرێ ئەم پرۆژە زەبەلاحانە کە پارەی حکوومەت قەرزارن نایدەنەوە پارەی حکوومەتی میلەتە موچەی و خەڵکەیە یعنی حکوومەت ناکرێ هەردەست بەسەر کۆمپانیاکانە بگرێ ئەگەر خۆیان شەریک نین بەرپرسەکان شەریک نین لەگەڵیان دەست بەسەر کۆمپانیاکانە بگرێ و بڵێەوە چۆن باش نادەن کۆمپانیای زەبەلاح بێ و دی قەرزی حکوومەتە نایدەیتەوە باجە نایدەیتەوە یعنی بەڕاستی ئەمە خۆی خیانەتە لە میلەت کە بڕیار بوو بیکە نایان کردووە لە کارنامە هاتووە ڕێزگرتن لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی کام ڕێزگرتنە لە ئۆپۆزیسیۆن کام ئۆپۆزیسیۆن کە یەتوانی هەناسە بە ئۆپۆزیسیۆنێک پەرلەمانتارێک کە کاری خۆیەتی نەتوانێ بڵێ بەرپرسی گەندەڵ هەیە بەرپرس هەیە پارەی هەیە بانقی هەیە بە پارێزبەندی لەسەر هەڵگیرێ وەک تاوانێکی گەورەی کردبێت بابە بوونی دۆڵەمەندی مەسوول و دزی مەسوول و بانقی مەسوول ئەوە شتێکە پێوترێ معلوم بالسیاسەتی بالضرورة يعني لە سیاسەتە معلوم من السیاسەتی بالضرورة يعني هەموو کەسێک لەم وڵاتەی ئێمە هیچ مناقەشەی ناوێت جەدەلی ناوێ حتمیە ئەم بەرپرسانە بانقیان تاجیرن ببوورە کۆمپانیایان هەیە بزنسیان کردو ئێستاژێکەن جاری لەسەر قسەیەکی ئاوا بێن پەرلەمانتارێک کە دیفاع لە مافی خەڵکەکە هاتۆ پێتاڵە خەڵقینە ئێوە حاڵتان وایە بەس بەرپرسەکان ئاوا ئەژین بێن پەرلەمانتارەکە سزا بدەن تۆش لە کارنامەکە تا بڵێ ئێمە بڕیارمانداوە ڕێز لە کاری ئۆپۆزیسیۆنی بگرین و ئازادی بیرۆ ڕادەربڕین هەبێ بە تایبەتی ئازادی سیاسی بەڵام سەد مامۆستا لە دهۆک هاتوون ئەڵێن موچەکانمان کاغەزێکیان پێ ئەڵێن موچەکانمان تۆ چی بۆ ئەم سەد مامۆستایە هەزار کەسی چەکدارە بی با بەخۆ مامۆستایە ببێ باگری چیش ناسووتێنێ سەد مامۆستا لە پارکێکە بە کاغەزێکەوە هاتوون ئەڵێ موچەکانمان باشە ڕێگای پێ بدە خۆ لە تەواوی دنیا خەڵک ئەو مافادا بۆی ئەم سەد کەساگە سیناریۆش بێ هەر ڕێگان پێدەم خۆ تۆ گەرە مامۆستایانە داعشیش بی نەتوانی هەر هەمویان پەلبەسکی هەزار چەکدارە بۆ بردووە شەرمەزاریە بەڕاستی بەشێک لەو چەکدارانە لەبەرەوەی لە مەکتەب نانتوانیوە دەرچن بچن شەق لە مامۆستا هەڵدەن تۆ کردوتە بە چەکدار و هێزی خۆت توێناوتە بەکاریێنی شەق لە مامۆستا هەڵدا لەبەرەوە لە کوام موچەکانم ئەمە ئازادی ڕادەربڕینە یعنی ئەگەر هەر بۆ شکۆی بۆ سیناریۆیەک وایە بۆ شکۆی حکوومەت بۆی تەسویری کا بە دنیا بڵێ هاما ئێمە ئازادیمانەیە خەڵک ڕای خۆی دەرەبڕێ کاکە خەڵک هاتووەڵێ موچەکانم قەچیەوە ئەمە دووڕۆیش نییە بەرامبەرەوەی کە لە کاتی خۆپیشاندنەکانی عێراق پەیامیانە ڕاستی بەرپرسانی عێراق دەکردێکی ترە هەموو بەرپرسانی هەرێم دەڵێن خەڵک مافی خۆیەتی خۆپیشاندان کە دەست بۆ خۆپیشاندەران نەبرێ مافی ئازادیان هەیە باشە عەرەبێک ئازادی هەیە خۆپیشاندان بکە بەڵام کوردێک ئازادی نییە عەرەبێک کەرامەتیەوەی هەبێ بێتە سەر جادە مافی پارێزراوە بێ بەس کەرامەتی ئەم کوردە پارێزراوە نەبێ بڵێ بێ موچەکەم تۆ تەوێ میلەتێک وەکو کۆیلە پەروەر دەکەی هەر هەناسە نەدا ئەمە پێش هەموو شتێک سوکایەتیە بە هەموو تاکی کورد بە کەرامەتی کورد با بە میلەتێکی سەربەرز پەروەر دەکەن خەڵک وا فێرکە بڵێ وەکو چۆن سەحابێک هەڵەستێ ئەڵێ بە عومەری کوڕی خەتاب بەڵێەوەی تۆوانە کاکە ئیسلامە هەویست خەڵک بە سەربەرزی فێرکە ڕخنە بگرێ لە خەلیفە بڵێ ڕخنەی لێ بگرە سەکەی تۆ هەڵەیە بوو ئەمانە گەرە میلەتان خۆش بووێ خەڵک فێرکەن دوێر بێ غیرەتی هەبێ جورئەتی هەبێ داوای مافی خۆی بکە ئەمانانەی خەڵک کۆی لەبێ کاکە موچە نییە باسیشی نەکەی بێشی داوایکەی زمان دەبڕم ئەگەر داوات کرد تۆ بەکرێ گیراوی پیاوی داگیرکەری دەستت لە پشتە پابووری پێنجی ئەمە بەڕاستی ئەمە لە کارنامەی حکوومەت تابوو بیکەن لە کارنامەی حکوومەت هاتووە سندوقی خانەنشینی دروزەکەین سندوقی خانەنشینی لەو عێراقی ئەوان پێڵێن گەندەڵ ئەوەندەی پارەتیە حکوومەتی عێراقی بڕیاریدا ئەگەر پارەی لێبڕا لە سندوقی خانەنشینی پارە قەرزکە چکە ئەو پارەی مانگانە ئەبڕێخرێتە سندوقێکەوە لێرە هەربوونی نییە باز لەوە کراوتیان هێزی پێشمەرگە و ئاسایش یەکەخەینەوە نەک یەک نەخرا لەسەر زیینی وەرتێ خەریک و پەراماری یەکتری بن وە کاکە زیینی وەرتێن نە خانەقینە نە شەنگالە نە کەرکووکە بۆ ناچەند خەمیوێ خۆن زیینی وەرتێ دار و بەردوش سەر بەخۆی دەسەڵاتی دادوەری هەر نییە سەر بەخۆی چی بەشی زۆری حاکمەکان لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان ئللا لێرە یەکێتیدا ناون و لەولا پارتی و بەبێ ئەوە بە هیچ شێوەداناندرێن حاکمێک بتوانێ بۆ دەستگای ئاسایش وەرەقەکە ئیمزاکە وەرەقەی بڕیاری گرتن بەبێ ئەوەی جارە پڕ کرابێتەوە لای ئاسایش دای بنێ ئاسایش کە ویستی
عمر زەید نەفرێک بگرێ شەو خۆی پریکاتەوە بڵێ بڕیاری دادوەرم پێ حاکم لە ماڵە خەوت و ئاگای لێنێ وەرە قەسپەکەی پێ ئیمزا کردووە ئەمە کوێی سەروەری یاسا و دادوەریە کاک ئەم وڵاتە تا ئەوەی تیا بمێنێ ئەمە گاڵتەکردنە بە ئیدارە و بە حکوومەت و بە یاسا و بە دادوەری و بە هەموو شتێک باس لەوەکەن بۆ نمونە کەرتی پەروەردە ئەوە معلومە باس لەکەین خوێندن چی لە هات و بەرەو کوێ ڕۆی وڵا ڕێگاوبان چاکەین وەڵام تەحەداکەمە حکوومەتە لەم ساڵا توانی بێت یەک ڕێگا چاک کە مەگەڕ پێشتر ئیشەکە کرابێ و بجێ بۆ تەرخان کرابێ و لە قۆناغی کۆتاییا بێ و مقاولەکە خۆی تاوای کرد بێ ئەمان چوو بن افتتاحیان کردبێ حکوومەت بە ئەلکترۆنیەکەین وڵا جوان بە ئەلکترۆنی کرا باس لە ئازادی ڕادەربڕینەکەین بینیمان وتیان لا مەرکەزیە چەسپێنین کاکە باز لەوە نەکەین پێ خەڵندێ خەڵک پێی وا بێم لا مەرکەزیە دوو ئیدارەیە و سلێمانی جیاکاتەوە بەزانی باز لە چییە ئەگەر بتەوێ لە پێنجوێنە ئەگەر بتەوێت لە پێنجوێنە پردێک دروستکەی لە بینی دوو دێیە ئەم پردە 5 ملیۆن دۆلاری دیناری تێبچێ باشە ئەبێ قایمقام مدیر ناحیە کتاب بکە بۆ قایمقام بیکا بۆ محافظ بنجا بۆ بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان بۆ هەولێر بۆ ئەنجومەنی وەزیران ئەمە چییە پردێک دروست دەکرێت بەسیترین پرۆژە بکەی ئەبێ بچێتەوە هەولێر بزانە موافقە یا موافق نییە ئەبێ وەزیر موافق بێ ئەنجا توانی مۆزەفێک نەقڵکا لە بۆ دهۆکیش باماشەوە یعنی من لە وەزیری پەروەردەی پێشوم بیست لەم شەوانەیە کاتی خۆی لە یەکێک لە گوندەکانە ویستویانە زۆپایەک بکڕن بۆ مەکتەبێک مدیری مەکتەب بۆ مدیری پەروەردە و مدیری پەروەردە بۆ وەزارەت بۆ ئەنجومەنی وەزیران و ئەمە بەڕاستی ئەمە شەرمەزاریە گاڵتەکردنە بە خەڵک بۆ کڕینی زۆپایەکی مەکتەب خۆ تاکو جوابی کتابەکەی تۆ 3 ساڵی پێشی ئەوەی بەتەما بێگەر ڕق نەبوو بێتەوە ڕقیژە بێتەوە لەسەربا ئەمە بەڕاستی حکوومەتداریەکان ئاوا کردووە باز لە ئەواکەن ئێمە خزمەتگوزاری زیاد دەکەین ئاو کارەبە ئەزانی وەزی ئاو چییە بن باسی ئەمڕۆت بۆکەم بەم ڕەمەزانە کە پلەی گەرمی لە هەولێران نزیک چلە حەو ڕۆژە لە 8 گەڕێکی هەولێرە ئاو نیە ئاوی خواردنەوە ئەمە یەکێک لە کارنامەکانی حکوومەت بوو پرۆژەی ئاوەگەیاندنی هەموو شوێن و پێداویستەکانی ئاو کارەباوا لە یەکەین و دابینیەکەین و نازانم چی حەو ڕۆژە لە 8 گەڕێکی پایتەختی هەرێمی کوردستانە ئاوی خواردنەوە نیە بەم ڕەمەزانە بابا ئەم حکوومەتە من حەزەکەم بزانم خزمەتگوزاریەکانی لەکوێن باس لەواکەن کەرتی کشتتوکاڵ بەرەو پێش دەدەین پێم وایە چەند ساڵێک کەشتیوانە بووە ئاگاداری جوتیارانی هەرێمیان کردەوە کە ئەم ساڵ ئێمە گەنمتان لێوەرناگرین ئەی فەلاح چۆن گەنم بکات جارێکتر